بسم الله الرحمن الرحيم. گرتەیەک بڵاو بۆتەوە لە دکتۆر سدیق محمود کە دیارە لە ناو تەلەفریکێک دانیشتۆ لەگەڵ برایەک پرسیار وەڵامێک لە بینیان دەڕوو دەدا و برا پرسیاری لێ دەکا کە ئێمە کە ئێستا لە ناو تەلەفریکدا دانیشتوینە و لە ئاسمانی و بەرز بووینەتەوە هیچ فەرقمان هەیە لەگەڵ ئەو کەسانێک کە لە ناو شارن. ئەدیەمیش جوابی دەداتەوە دەڵێ بە پێی ئەهلی سوننەت و جەماعەت کە مەبەستی پێی ئەشعەریەکانە هیچ فەرقی نییە. هیچ فەرقی نییە بۆ مانای کە ئەو پرسیاری لە دەکات دەربارەیەوەی کە ئاوا ئێمە کە لە سەروینە کە لە مەسەلەن لە ناو تەلەفریکین یان کەسێکە لە سەر شاخێکە یان لە ناو تەیارەیەکە لە بەرزیە وایە کە ئەو کەسە لە خوا نزیکتر بێ وەک ئەو کەسێکە لە ناو شارە. طبعا ئەو سەرەتا کە جوابی دەداتەوە دەڵێ هیچ فەرقی نییە و لە لای ئەهلی سوننە و جەماعەت کە مەبەستی پێی ئەشاعیرەیە دەڵێ هیچ فەرقی نییە و چ لە سەروبی چ لە خواروبی هیچ فەرق ناکات و ئیدی ئەمجار دێتە خوارێ دەڵێمە لە لای وەهابیەکان کە مەبەستی پێی سەلەفیەکان و ئەهلی سوننەتە فەرقی هەیە و ئەوجار لەوەوە دەگوازێتەوە سەر نمونونەکان کە دێنێتەوە نمونە بە ئیماندار و بە کافر و بە ئاڕەخۆر و بە مؤمن و بەمانە دێنێتەوە هەتا لە ئاخری مبالغەیەکی زۆر دەکات دەڵێ لە لای بەپێی فکری وەهابیە کە پێغەمبەر عیسی عەلەیهی السەلام لە ئاخر زەماندا دابەزی کە پێغەمبەر عیسی عەلەیهی السەلام لەسەر زەوی بە کەسێک لەسەر دارێک بۆستەی لە لای وەهابیەکان بەرزترە و نزیکترە لەخوا بەرزترنا نزیکترە لەخوا کە بەڕاستی قسەکانی گیان ناو ئاستەی کە کۆمەڵی کوفر و ئەوەی ئەخیری کە کوفرێکی زۆر سەریحە هیچ مەجالی تێدانە دەداتە پاڵ ئێمە بە پێویست و بە زەرورم زانی بە ئیزنی رب العالمین بە چەند خاڵێک جوابی بدەمەوە و ئەم قسانەی بە ئیزنی خوای گەورە هەڵوەشێنینەوە. سەرەتا برایانی عەزیزم طبعا اعتقادی ئەهلی سوننە اعتقادی سەحابە و ئەتباعی تابعین و تابعین ئەوەیە کە پەروەردگارمان لە سەروی عەرشە. خوای تەعالی دەفەرمێ الرحمن على العرش استوى. طبعا ئەو دکتۆر صدیق کە دەڵێ هیچ بوونی نییە هیچ فەرق ناکات لە هەر شوێنێک بی بەنسبەت نزیکیت و دووریت لە خوای تەعالی وەکو حیس وەکو بەدەن وەکو مادی و بەرجەستەیی بۆیە وا دەڵێت چکاوان باوەڕیان بەوە نییە کە خوا لە سەروی عەرش بێ کە تۆش باوەڕ دوانە بێ خوای پەروەردگار لە شوێنێک بێ تەواو یعنی تۆ لە هەر شوێنێک بیت فەرق ناکات تەبیعی بۆیە ئەم قسانە دەکا. پەروەردگاری ئێمە خوای تەعالی خۆی دەفەرمێ الرحمن على العرش استوى. پەروەردگار بەرز بۆتەوە بۆ سەروی عەرش و هەر لەبەرەوەی پەروەردگار ئێمە طبعا لەفزی مەکان وشەی مەکان ئیسبات ناکەین نەفیشی ناکەین لەفزی مەکان نە ئیسبات دەکەین نە نەفی دەکەین کەسێک کە وتی مەکان دەڵێن مەبەست پێی چییە ئەگەر مەبەست پێی ئەوەیە کە پەروەردگار لە سەروی عەرشە بڕە پەروەردگار لە سەروی عەرشە و پێغەمبەری صلی الله علیه وسلم بە ئەینە پرسیار دەکات لەربارەی خوا کاتێک کە جاریەیەکیان هێنا فەرمی ئەین الله پەروەردگار لەکوێیە فەرمی فی السەما لە سەروی ئاسمانەکانە. و ئەمە اعتقادی ئەهلی سوننەیە اعتقادی هەر چوار مەذهبەکەیە ئیمامی ئەحمەد و ئەبوو حەنیفە مالک و شافعی حتا ئیمامی شافعی دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئین الله على عرشه فوق سماواته پەروەردگار لە سەروی عەرشێتی لە سەروی ئاسمانەکانەوە. وهروها حتى إمام أبو حنيفة راديك دفرمي من قال لا أعرف ربي في السماء أم في الأرض فقد كفر. هر كسك بلا نازان پروردگار لسروي أسمانه كان على الزاوية كافر بوا لبروي خوي جور فرميتي الرحمن على العرش استوى. وما إجماع إمام الذهبي نقلي دكا قتيبي ابن سعيد نقلي دكا ابن خزيمة نقلي دكا أوزاعي دفرمي كنا أوزاعي لصالصة بنجا حود وفاتي كردو دفرمي كنا والتابعون متوافرون نقول إن الله على عرشه إيمو هم تابعينش كتابعيك زور هبوا دمانود پروردگار لسروي عرش جل جلاله. وام اجماع زور كان امامي ذهبي دان هنا لكتاب علو وبش كان امامي لالكاي دان هنا لشرح اصول اعتقاد دا ولزورك لكتاب كاين تردا وكو عقيده رازين وغير امانه. اما اعتقاد اجماع اهل السنه وجماعته نق اجماعي اشاعره كأمام زاني براني عزيزم شتێکی زۆر ئاساییە کە کەسێک لە ئاسمان بێ لەو شوێنەی کە پەروەردگار لەوەیە کە لە سەروی عەرشە نزیکترە شتێکی زۆر ئاساییە و ئەمە بە قورئان و بە سنەتی پێغەمبەر ثابتە صلى الله عليه وسلم. خوای تەعالی دەفەرمێ إن الذين عند ربك لا يستكبرون عن عبادته ئەوانەی کە لە لای پەروەردگارتن تەکەببر ناکەن لە عیبادەتی خوا. بۆچی دەفەرمێ عند ئەگەر پەروەردگار لە شوێنێک نییە جل جلاله عند هیچ مانای نەدەما لەو کاتەدا. پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دفرمي يحشر الله العباد فيناديهم بصوت يسمعه من بعد كما يسمعه من قرب أنا الملك أنا الديان. پروردگار ككاتك بندكاني كودا كاتو بو حساب لقيامت دا پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم بانجي عندك بصوت دفرمي يسمعه من بعد كما يسمعه من قرب أو يدورا وق أو كنزيك صوتي خواهي جوري بيدقات وجوي لدبتو دي بيستت اسلام اگر نفرمي من بعد من قربه دوور و نزیک شتێکی زۆر ئاساییە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کەسێک بانگ دەکرێت و بۆی کە حسابی لەگەڵ بکرێ يدنو المؤمن من ربه حتى يضع عليه كنفه يعني ستره
ئیماندار نزیک دەبێتەوە لە پەروەردگار هەتا وەکو ستری خۆی بەسەردا دەدا و حسابی لەگەڵ دەکات هەروەها دەفەرمێ ما منكم من أحد إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان ئەوا دەبردرێنە لای پەروەردگار باشە لە سوورەتی قافدا کە خۆی پەروەردگار باز دەکات کە دەیان بن سائق و شەهید سائقە بەروشوی دەبا و سائقە دەیان بن کەسێک ناوی دەخوێنرێت و مەلایکە دەچن دەیان بن بۆلای خوا زۆر شتێکی ئاساییە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە معراجی پێکرا بۆچی بردرایە ئاسمان بۆچی بردرایە سەروی حەوت طەبەقەی ئاسمان بۆچی بردرایە شوێنێک کە دەفەرمێ کاتێک کە ئەبوو زەر رضی الله عنه لێی پرسی پەروەردگارت بینی فەرمووی ڕەئەیت نوورا نورێکم بینی کام نورە ئەو نورەی کە لە حەدیثی ئەبوو موسی ئەشعریدا دەفەرمێ حجابه النور يعني هەتا وەکو ئەو حجابە ڕۆیشتە کە خۆی گەورە لە بینی خۆی مەخلوقاتی داناوە جل جلاله ئەسڵەن ئێمە گە دوعا دەکەین بۆ ڕوو سەرو دەکەین بۆچی لە سەجدەدا دەڵێن سبحان ربي الأعلى پەروەردگاری بەرز خۆی گەورە لە سەروی ئاسمانەکانە جل جلاله الرحمن على العرش استوى وما إجماع صحابة وتابعين وأتباع أوانش وكسيكش إنكاري لو إجماعنا كرت إنكاري لو وكر إمام الشافعي وأحمد ومالك وأبو حنيفة وغير أوانش إجماع يقدنجان هبلا سروا أو بإذن خواهي قورا بلا برو بكتب وبهمشتك وبين قلك أما خاليك كوما زاني پروردگار لسروي عرشه شتێکی زۆر ئاسایە کە کەسێک لە ئاسمان بێ لە مەکانی خۆی پەروەردگار مەکانی ڕوونمان کردەوە مەبەستمان پێیە نزیکترە ئەمە شتێکی زۆر ئاساییە بەڵام ئەوەی کەوا دکتۆر لەو ڤیدیۆ گرتەیەدا دەیداتە پاڵ ئێمە شتەکە ئاوا تێکەڵ و ئاوای نیشانی خەڵک دەدا تەسویری مەسەلەکە ئاوا بۆ خەڵک دەکا کە ئەنەما ئەو کەسێکەوە لەسەر شاخێک بێت پلەشی بەرزترە لە لای خوا یعنی قوربی حسی و معنەوی تێکەڵ دەکا ئەمە بەڕاستی بوهتانە ئەمە بوهتانە واگە گوێ لە ڤیدیۆکەی بگرن کە بۆتان دادەنین لە کۆمنت ئینشاءالله گوێ لێ بگرن بۆ خۆتان دەزانن کە قوربی حسی و معنەوی بە تەواوی تێکەڵ دەکا دەڵێ کەسێک لە لای وەهابیەکان کەسێک لە ناو ئاڕەقخانەیەک بێ لە بەرزاییەک لە خوا نزیکترە وەک لە مؤمنێک کە لە ناو شارە بۆچی نمونە بە عارق خۆرێک دێنێ لەگەڵ ئیماندارێک لەبەرەوەی قوربی حسی و معنەوی تێکەڵ دەکا هەتا لە ئەخیری ڤیدیۆکەیدا قسەیەکی زۆر کارەسات دەکا دەیداتە پاڵ ئێمە کە ئێمە بەریئین لێی و هەموو موسڵمانێک بەریئە لێی بەڕاستی دەڵێ ئەگەر پێغەمبەر عیسی عەلەیهی سەلام لە کۆتا زەماندا کە دادەبەزێ کە لەسەر زەویە پیاوێک لەسەر دارێک بۆستێ لە لای وەهابیەکان لە خوا نزیکترە بۆچی نمونە بە پێغەمبەر و بە کەسایەتێک دێنێتەوە بە کەسێک دێنێتەوە لەبەرەوەی قوربی معنەوی حسی تێکەڵ کات و چاواشە بکات و ئاوالا تەسویری مەسەلەکە بۆ عمومی خەڵک بکات و ئەو بوهتانە گەورەیە بێ ئەمە بکە ئەما ئەگە دەلالەت لە شتێک بکات دەلالەت لە دەست بەتاڵی جەنابەت دەکات کە هیچ بابەتێکت نەماوە بە شێوازێکی علمی جوان بێی بڵێ ئەو ئێعتقادی ئێوەیە ئێوە پێتان وایە سوێند خواردن بە غەیری خوا کوفرە دێ ئێوە غەڵەتتان کردو بۆ لەبەرەوەی پێغەمبەر و توێتی ئەوە بۆمان بێنە عليه الصلاة والسلام شتێکمان ئاوا بۆ بێنە ئێوە پێتان وایە کە مەسەلەن خۆی پەروەردگار فڵان سیفەتەی نییە ئێوە ئیقرارتان کردو بووی دەوە مخالفەی سەحابەتان کردو ئەو تا سەحابەوان و بۆمان بێنە ئاوا بە علمی مناقەشەمان بکە نەگە ئەوەی کەوا بێ شتێکمان بە بوهتان بۆ هەڵبەستی بیدێ پاڵ ئێمە و تەسویری مەسەلەیەکی ئاوا غەڵەت بکەی و بەو شێوازە بڵێ وەهابیەکان چەندین کوفریان هەیە لە دوای ئەوە کە باسمان کرد کە پەروەردگار جل جلاله بەرز بووتەوە بۆ سەری عەرش وتیشمان کە نزیکبوونی حسی و بەدەنی و بەرجەستەیی شتێکی زۆر ئاساییە دوو دانە بابەت هەنا لەژێر ئەو بابەتەدا دەبێ ڕوون بکرێنەوە بۆی کەس بە هەڵە تێنەگە یەکەمیان نزیکبوونی بەدەنی نزیکبوونی حسی و بەرجەستەیی تەنها کاتێک سوودت پێ دەگەێنێ سوود بە کەسێک دەگەێنێ کە ئەم نزیکبوونەوەی لە دوای نزیکبوونی معنەوی بێت مثلا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز دەکرێتەوە وەکو ئیشراف و تەکریم وەکو تەشریف و تەکریم وەکو ڕێزلێنان بەرز دەکرێتەوە صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کە قوربی معنەوی هەیە ئەو جار سوودی پێ دەگەێنێت و ئەمە دەرەجاتە بۆ پێغەمبەر ئیبراهیم عليه الصلاة والسلام لە ئاسمانی حوتەمە و بەو شێوازە جبریل عليه السلام نزیکترین مەلایکەتە لە پەروەردگار بۆچی ئەمانە ڕێزن بۆیان بۆچی ئەمانە بە فەزڵ حسابە بۆیان لەبەرەوەی لە دوای دەرەجەی معنەی لە دوای قوربی معنەوی هاتووە ئەمما قوربی حسی بەتەنیا ئەوەی کە کەسێک بە جەستە نزیک بێت هیچ سوودێکی پێ ناگەێنێت ئەگەر معنەوی لەگەڵ نەبێت بۆچی نەتان بیستۆ کە شەیطان لەناو مەلایکەدا بوو کاتێکەوە قوربی معنەوی لە دەستدا خوای گەورە دووری خستە و هیچ سوودێکیش پێ نەگەیاند بۆچی نەتان بیستۆ کە منافق لەناو قەبردا ناتوانێت جوابی پرسیار بداتەوە دەیبەنە ئاسمان یەکەم لە یۆفرە دەدرێتە خوارەوە چ سوودێکی پێ دەگەێنەوە بەرزکردنەوەیە و ئێمە اعتقادمان وایە و وا بووە و واش دەبێت بە ئیزنی خوا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوێ ڕۆژێک کە پێشەوەی معراجی پێ بکرێ لەسەر زەوی بووە دەرەجەی بەرزتر بوو لە پێغەمبەر ئیبراهیم عليه السلام کە لەو کاتەدا پێشەوەی معراجی پێ بکرێ بە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم پێغەمبەر ئیبراهیم لە ئاسمانی حوتەم بوو بەڵکو مەلایکەتەکان کە لە ئاسمان بوونە پێمان وا بوو کە پێغەمبەری ئێمە عليه الصلاة والسلام دەرەجەی لەوان بەرزترە با لەسەر زەویش بوو بێت و ئەوانیش لە ئاسمان بووبن هەرگیز ئێمە شتیامان نەگوتووە کە بڵین وڵات تۆ بچێ سەر ناو تایارەیەک دەرەجاتت بەرزترە لەم ئیماندارێکە لە ناو شاردا سەجدە دەبا با تۆ نوێژنەکەریش بی مەشروب خۆریش بی ئەمە بوهتانە بەڕاستی بۆ ئێمە خاڵ یەکەم دەبێ ئاگادار بی
قوربی حسی هیچ پەیوەندێکی بە قوربی معنەویە نێگە لەگەڵی نەبێ بەڵکو مەدارەکە بەڵکو بابەتە گرنگەکە معیارەکە پێوەرەکە قوربی معنەویە جا ئەگەر لە دوای ئەوە قوربی حسیت پێ بەخشرا پێت بەخشرا ئاگاداری ئەم قسەیە بە نەک خۆت بچێ سەر شاخێک پێت بەخشرا ئەوە فەزڵ و دەرەجاتە بۆت باشە طبعا القرآن ده خوي تعالى دفرمي إن أكرمكم عند الله أتقاكم تقواش بابتك معنوية ديارة پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد أمانة قربي معنوين بوي بيور قربي معنوية وهرگيز هيز يكيك لسنية كان لسلفية كان لويك أو بيان الله وهابي هيز يكيك كان نيان وتو ولاكاك جان هركسك بتت سر شاخك أو بلي برستر لله خوي برود قال لك إيمان داراني كلنا شهر دانا بوي أمقصيكي بهتانا ناراستا وتحدي دكم أو كتب كان يم متوافرا باب دري بين العقيدة رازين لشرح وصول اعتقادي لالكاي لوصول سنة إمام أحمد للسنة عبد الله كريم إمام أحمد بادري بين وزام لشوي مقصي أمان كردو أجد دزبطال بني هنا بزان كبهتاني بمان كردو وكسي كبهتان ببران بركي دك أو بأساني أو بواضحي أو بأشكرا كسي يجني كسيقة بأهلي أو بك علمي لي ورجيت بابتي دوم كزوري ناراحت كردم لجر أو بابدا كخلق كو برسياري كربو ده أنقول يعني بزان سيبه خلق دروس كردو بو فيديو دەڵێ گەرێمە لەسەر شاخێک بوەستین سەوتی ئێمە زووتر دەگا بەخوا طبعا ئەو قسەی کوفرە برایانم سەوتی ئێمە و ئەوەی کە خۆی پەروەردگار عەلیم و خەبیر و لەتیفە بە ئێمە دەمانبینێ و سەوتمان دەبیستێت هەر هەمومان یەکساین لەلای خوا دووری و نزیکی هیچ تەسیری لەسەر و بابەتە نییە چونکە ئەسڵەن پێشەوەی کە قسە بکەی پێشەوەی خەڵقت کە پەروەردگار دەیزانی چ دەڵێ بۆی لە حوکمی ظاهیردایە ئێمە لە وەصفی خوادا دەڵێن چی دەڵێن پەروەردگار ئێمە ئەو خوایە کەوا غەیب و شەهادە لەلای ئەو وەکو یەک وایە ئاشکرا و پەنهان لەلای ئەو وەکو یەک وایە بۆی ئەم قوربی حسیە شتێکی زۆر زۆر ئاسایەت مجرد کابرا لە مثلا عەرشی خوای گەورە نزیک بووتەوە هیچ فەزڵێکی تێدا نیە بۆ ئەو ئەگەر لە معنەویەت خاڵی بێت و بەتاڵ بێت بۆی ئەم قسانی کە دەیداتە پاڵ ئێمە بەڕاستی بوهتانن بە بابەتە عیلمەکە بۆ شێوازەیە کە عەرزم کردن و لە کۆتاییدا ئەوەی کە زۆر ناڕەحەت کرد بوو بەڕاستی و ئیستفزاز کرد بوو دەڵێ ئەگەر پێغەمبەر عیسی عەلەیهی سەلام دابەزێت لە لای فکرەی وەهابیەت ئەگەر لەسەر عەرز بێ پلەی نزمترە لەو کەسەی کەوا لە سەردارێکە یان دەڵێ ئەو کەسێک کە لە سەردارێکە پلەی بەرزترە طبعا ئەو کوفرێکی سەریحە کە دەیداتە پاڵ ئێمە و لازمی ئەوەیە کەوا بەبێ یەک و دوو هەمومان تەکفیر کات چونکە هەر کەسێک پێی وابێت دەرەجەی کەسێک لە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بەرزترە ئەو کەسە کافرە لەبەرەوەی ئەمە تەکذیبی قورئانە ئەمە تەکذیبی ئەحادیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەشرەفی خەلق لەلای خوا ئەنبیاءن ئەشرەفی خەلق لەلای خوا ئەنبیاءن ئەمە شتێکە کە مناقەشە هەڵناگرێ ئەسڵەن ولا يصح في الأذهان شيء إذا احتاج النهار إلى دليل أما لا خور لنا وراستي أسمان تندأ أشكرا وديارة لو رونترا هيستي ببلغ دليل هنا نونيا كسك بي وابي كواك مروفيكي آساي جا إيمان دار بيانا بي وابي أو إما أو كسا أفضل ترى لبيغمبرك وإنسان توش كفر بو تسجاي أوي أفضل ترى كلا بيغمبرك لأولو العزم وأو فكريش بدي بال إما يعني أتو دبو الشرم لا براسي لريش سبي خود كي كاكا شون أم كفر جوريده دي بال إما ولازمي أو ببيك ودهم تكفير بي بويا بابتك بوش وازي براني عزيزم پروردگار يما لسروي عرشه قرب حسيبوني هي بنص قرآن وسنة وقرب حسي بهيد جورك دلالة لقرب معنويناك إلا مجر تابعي أو بيو بكسك ببخشرت إلا مجر تابعي أو بيو بكسك ببخشرت وأويك واتوب سياسر شاخي جلان تاريك دابيان لعرز بي صوتي توهر وكويك دقا بخواي پروردگار وأصلا بيجويك أقصيب كي پروردگار ديزاين تدل بيجوي خلق شكا ديزاين تو تدل يوم مصيري شد دروشوية بويا بابتانا نابي أو بخرابي تكل بكرين وأو كسي أو بتخرابي تكل يندك براستي أو دلالة لعدم إنصافي دكات وأجر دلالة لشتك دلالة لو دكاكا هيت بينا ماوا هيت دليل وبلغو برهاني كي بينيا بي إم بي عيب داركات وبلا أو عقيدة كتانا دجي قرآن وسنة بي بختانك ما بوبكا ببختانك هولدا تشويه صورة إم بكا شكا أو كسانك وأهل باطلا كقصيان بينا ما لبرامبر أهل حق هولدا تشويه صورة أم كان بشتي هلا كاتك بيغمبر موسى عليه السلام مناقشة كل فرعون كفرعون هيتي بينما هولي ددا تشويه صوري بك ناشرني بك ديود أم أنا خير من هذا الذي هو مهين ولا يكاد يبين من باشتري معه كابرا كزماني شي ديغري أو هولي ددا تشويه صوري بك ناشرني كاتشكبو هيتي بينما بلا برامبري كاتك هيت بلغو برهاني كان بينما بلا برامبر بيغمبر صلى الله عليه وسلم دتون دانغو ساحرة دانغو درودكا دانغو شاعرة دانغو قومي كتري ارمتي ددن بهتاني ام بو دكر بوي كوا ناشرني كان لنا خلق بوي بو نوع هولدن بيخن بلام خوي پروردگار ديني خوي سردخات هاتسان كسانكش بهتاني بيبكنوا لدجي بوستن ومن تحداي دكم لاخير يو فيديو دا بوش كوتاي بيدينم او قساني كردنت لو فيديو دا اگر رازگوي لبيرتاي هم عالمه كلواني او فيديو هزاران كاس بيبينه لبيرتاي هم عالمه تحدات دكم
ئەو شتانی لەو ڤیددیۆ وتوتن بیان هێنا بە شێوازێکی علمی بیان سلمێنە بیان هێنەوە بە شێوازێکی علمی بیان سلمێنە ئەو کاتی دەردەکەوێت کە چێ ڕاز دەکا و چێش بەڕاستی ڕاز ناکە. هذا وصلى الله وسلم على نبينا محمد.